شەوی یەکداوی یاودی ژوورم شەو کە دیدەم دوور لە تۆ بێنوورم شەو دڵم وەک هاوکمی مەزوو لە قورباو خەڵاوتی وەستی تۆی مەنزوورم شەو دڵی شماویل بە دیلەی تۆیە بۆیە لە من وەحشی و ڕەمیدە و دوورم شەو هەوڵمان ئەوەیە کە ئەو کەلە کوورە ئێمە زیندوو ڕایگرین و کاری خۆمانی لەسەر دەکەین دوا بە دوای سوتانی بەژین هەرچەند بۆ کارە ساتێک بوو بەڵام بە خۆشیەوە مەحکومیەتی هەموو گەلی کوردی بەدواوە بوو فرەتەر و چلە پێناسەکردایە و چلە یەکێک لە ئەندەدەی فرە پیرۆزە لەناو فەرهەنگی ئێمە و لە ناوچەی کرماشان و ئیلام لە ئەو ناوچەی کاڵوەرنشینە ئێمە چلە وەردگریم ڕا مناڵی مناڵە گوێت یەکێک لە چە ڕۆژ لە داڵت پێیا بوو تێم چلە وەر ڕێکەین دایە ڕێکەین کە پەیوەندی ڕاستەڕاستی بەگە داعینە میترایە دێدەن شمالی پشتیوانەکان ناوەدڵ لێرە بەسراونە لێرە تاکوتایمان خەباتی مەدەنی دانکەی تێکۆشان و چالاکی مەدەنی شاری بەریوانی خۆشەویستەکەم سپاسی یەکەیەکەی هاوڕێکانم سپاسی یەکەیەکەی خوێنەرەکانم لەم شارە سپاسی دەست و پەنجەتان سپاسی تێکۆشانتان لە هەموو بوارە کەلتوری و مەدەنیەکان ناکەم سپاسی دۆستان و خۆشەویستانم لە بنکەی بەژین لەو هاوڕێ ئەزیزانە لەو هاوڕێ تێکۆشەرانە یەکەیەکەیان سپاسیان دەکەم دەستیان خۆش بێ کەمیان بە شایستەیەم خەڵاتە زانیوە بەختەوەریەوە گەورەترین خەڵاتە بۆ من و بەڕووی زێڕین ئینشاڵڵا خۆشەویستیەوە بێ و مێهرەبانی ناوەندی بەژین بۆنەی یەکجا وەکو بۆنەیەکی زانکۆسی و بۆنەیەکی کوردەواری پێناسەکان و هەوڵی داوە لە ئەم 6 ساڵە کە بە شێوەیەک وەکو بۆنەیەکی نیشتمانی بناسرێت ڕێک وەکو ئەوەی کە چۆن نەورۆز بۆنەیەکی ڕۆژمێریە کاتێکی ڕۆژمێریە و کراوە بە جەژنێکی نەتەوەیی کورد هەر بە ئەو شێوە یەکدایش لە ڕۆژمێری کوردیا کە پێشتر گرنگی زۆری پێدراوە بۆ شەوی لەدایکبوونی مێر و شەوی لەدایکبوونی میتراوە وەکو بۆنەیەک گرنگی پێدراوە ئێستا هەوڵی داوە کە ئەم بۆنە گشتی بکاتەوە ناوەندی بەژین هەر لە ئەو بۆنە واتە لە شەویەکدا ئێمە خەڵاتی پاڕێزیاڕیمان هەیە کە هەموو ساڵێک بەر کەسێک کە زۆر خۆڕاگرانە لە بێناو فەرهەنگی زاگرۆسا هەوڵ و تێکۆشانی بوو بێت
وشه شیرین خوشه شیرین خوشه زمان کردی بخم و روشه شیرین خوشه شیرین خوشه زمان کردی بخم شوازه لطیف و نازه لطیف و نازه زمان کردی بخم شوازه لطیف و نازه لطیف و نازه زمان کردی وەکو بنکەیەکی فەرهەنگی دیارە ئەمساڵیش بە نۆرۆزانەیەکی ناقابلەوە لە خزمەتان دەین بە کتێبی کوردی چیرۆک و شێعری کوردی. مسئلەیە کە ئێمە لەگەڵ ڕوبەڕووی مسئلەی فەرهەنگیە، مەسئلەی ئەوەیە کە ئێمە لە فەرهەنگی خۆمانە چۆن سەیری ناوەکەین، چۆن سەیری ئەو بابەتانەکەین کە مناڵ پێویستێتی، چۆن سەیری وەزعێکەکەین کە مناڵ لە دوا ڕۆژی ئێمە ئەبێتی دەورێکی ببێنە کۆمەڵگا. بەس بۆ ئێمەی ڕابوون و سەرهەڵدانەوەیە. نەورۆز بۆ ئێمە تەنها ڕۆژێکی ئاسایی پیرۆزکردی جەژنێک وەکو باقی شوێنەکان تر نییە. بۆ ئێمە زۆرێک واتای هەیە بەرەبەرەی نەورۆزە بۆ پیرۆزکردی نەورۆز و هەروەها لەگەڵ نەورۆزە هەندێک کتێبمان هێناوە کە پێشکەشی ئەو مناڵە خەنجیلانێنە هەندێک کاروبارمان لە بواری زمانی کوردی و فەرهەنگی کوردی خەریکی بەڕێوەیە بین. با مناڵەکانمان لەمە زیاتر دوانەکەون ئەو شانە کەستی ڕۆژە پێیان بکەین. بە هیوای ساڵێکی خۆش بۆ هەموو لایە هیوادارم کە خەڵکی ئاوایی دەرەچێ بێن بەدەم داواکەی ئێمەوە و لە قاڵبی نفتی ناوەندی بەژیندا ئاوایی دەرەچکات بتوانن چالاکی باشتر بەتایبەت بۆ مناڵان بەتایبەت بۆ دانیشتووەکان داموزاموزەکان بکەن. ئەنجومەنی بەژین وەکو ئەنجومەنێکی فەرهەنگی لە ناو شارە کارەکات واروەها لە نزیکتە 12 ئاواییە لەفمان کردوێتەوە. وهاتەوە نەورۆزی کوردەواری بە پێشکردێک شکان سوپای کڕێوە هەواری ڕۆژگەیشتە خاکە لێوە. جەژنە جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگر دەنووسم جەژنە پیرۆزە. چاوکی ئاگر پێز و گەرمە باوەڕی بەرزی کوردستان هەزاران غەمی تۆ لە ماڵم وێرانە. دێکەیە من ناوی گەزەکوێرەیە لێرە بازی جەژنانە و شتیان پێداین کتێب و داستانی جوان دایان پێمان و ئێمەش فرە خۆشحاڵین کە هاتوون بۆ دێکەی ئێمە پیرۆزبایان لە یەکەم. ئێمڕۆ لە گوندی حەسەناوڵە هینە بەرنامەیە لەلایەن ناوەندی فەرهەنگی هونەری بەژینەوە بەڕێوە چووە خەڵاتی زۆر خاصیشیان پێشکەش منداڵان کرد. وە خەڵاتەکەی ئیمڕۆیشمان کە لە تەرەف ناوەندی فەرهەنگی وەژینەوە بووە کتێوێک کوردی بوو کە مناڵەکان زۆر حەزیان پێ کرد. ساڵی تازە نەورۆز هاتەوە.
نوروز گل خزان نوروز گل خزان وادی و هرن نوروز گل خزان بدر کافوران خالخور داریزان پوشان مایه از بایان بری بزان وەک خۆم و وەک ناوەندی زانستی فەرهەنگی ڕۆنان پڕبەدڵ پیرۆزبایی لە خۆمان و لە هاوشاریانی مەریوان و لە تەواوی ئەندامانی خۆشەویستی بەژینەکەم کە لە وەرزێکی نوێی دەستپێکردنەوەی چالاکیەکانی بە خۆشحاڵیەوە ئێمە شاهدی ئەو کارە بەنرخەین کە لە ماوەی چەند مانگێکە ئەم دۆستانە کردیان سوودبایەکی گەرم لە دەستەی بەڕێوەبەر و ئەندامانی بەڕێزی ئەو ناوەندە ئەەکەم کە دووبارە توانیان بەسەر ئەو کۆسبە زاڵ بن و ئەو خەسارە جبران بکەنەوە و ئێمە دانین کە ناوەندی بەژین کە وەک دەڵێت مبارەکشایی ئیشارەیان پێکرد یەکێ لەو ئەنجومەنە فعالانەیە زۆر چالاکە لە مەریوانەوە دەست و پەنجەی خۆیم و وەرپرسا و ئەنجومەن ڕۆژیاریەوە گەرمترین و سەمیمانەترین پیرۆزبایی واچوو بە وەرپرسا و ئەنداوا و ئەنجومەن وەژینی اینەکە دەستون نەیاری مەیا یاگەوەنە پەرمانەوە کەراکە گەرەکشا بۆ خلەلی ویجاد کەراجە بەرنامە و ئێمە نەپسە ملەت و کوردی گەرەکمانە هەدەفەکەیمان بەرمێڕاوە تیسەجە چم قۆناغی جیاکارین ئەنجومەنە دەبی جیاکار ئەزم بە حەزم وەژین جیاکار ڕۆژیار جیاکار فکر مەکەن و بیاوە بە ئامانجیشەکردنەوەی ئەم بینایی بەژینە جگە لە هەوڵەکانی خۆشمان ئێمە ئەوەکو ئەندامان چەند کەسێکی تریش یارمەتی دەرمان بوون سەر و سەرچاوی ئەمە دۆستان ئەگەر کەسانە پێیان خۆش بێت توانن تماشای ناوەی بیناکەشکەن و بەشەکانی و من ئەمەوێ سنوردانی نێوان مرۆڤ بسڕمەوە. تایبەتمەندی پیچەکانی زمانی کوردی ڕێی ناسک لە یەکەم دانیشتنەکە ئەوانەی کە هاتبوون ها لە بیرتاندا یەتۆ بوویت. نوژت من دلش خۆلە دا لە چاوی ملی هاوەندە خوالۆ دوو دانە بەرچەی بینی. فەزا چی هاتیە؟ بەسەرە بەسێرە دێ شەر دەی نیسە
یەکێکە ئەلف و نونەکە ئاماژە پێکاوەڵێ ئەمە ئێژێکە نیش سباتەکەین بە شێوەیەکی عەقڵانی باسی بکەین چۆن ئەیانوو لە مناسبەتەکە قسەیان بوو دەناڵێت ئەگەر بەحەسی گفتوگۆکەی ئەبێ ئەم گفتوگویەمە گرنگ نەدرێت دوو شتی لەوێ وەردروستکەین یەک ئەوەی کە خەریکە پوڵ کۆکاتەوە یعنی تۆ بە یەکەم پلان خەریکە ئەجرا لە پرۆژێ دراماتیکی بکەین کابرایە ئێمە بێ ئەم فیلمنامەیە دکۆپاژ بکەین یعنی ئێمە لە زبانی کەلیمەوە بەرەو زبانی تەسویر ئەڕۆین ئێمە عینیەت بەخشیەک بۆ کەلیمانە ئەین بە زۆر تعریفەکان ئەوە ابتدائي تعريفك الدنيا لك هي داعي في السينما المصطلح أما أصلا بنظرهم أما بكون بشخصنا ما لسه ربطي بحل سناب شات وماكس زي بيانو ود نيو توبوغرافي يا توبوغرافي ما معناه زمن نقارية يا جغرافي وهم أرسطو يا بابنا فلسفي أخلاقي كون أو بكا غاية يا مبستي تاك لقو مبستي كومالايك يك ئەم گوندە خنجیلانە ناوی گوێزە کوێرەیە من لەم گوندەدا دەژیم من ناوم سونیایە لە قوتابخانە پۆلی هەژ دەخوێنم منیش هەر وەکو هاوڕێیانم هەوڵ ئەدەم گەشە بە فێربوون و زانیاری خۆم بدەم ئەم ساڵ بۆ من و هاوڕێیانم ساڵێکی جیاواز بوو لەم ساڵەدا بە خۆشحاڵیەوە توانیمان فێر بین بە زمانی خۆمان بنووسین و بخوێنین ئێمە قوتابخانەی جیاواز مامۆستای جیاواز هەروەها شێوازی فێربوونی جیاوازمان ئەزموو کرد ئاواتی من ئەوەیە کە منداڵانی گوندەکانی تر بتوانن بە زمانی دایکی خۆیان بخوێن و بنووسن زۆر پێی خۆشحاڵم کە ناوەندی ڤەژین ئەم دەرفەتەی بۆ ئێمە و منداڵەکانی تر ڕێخستووە هەروەها ئەو ئامانجەی لە دڵی ئێمەدا دروست کرد کە بۆ گەشە پێدانی زمانی کوردی لە داهاتوودا تێبکۆشین من سپاسی مامۆستاکەمان و ناوەندی ڤەژین دەکەم کە ئەم هەلەیان بۆ ئێمە ڕەخسان
ناوی ڕۆژ خۆمان ئەکەین بە حەشر و حەلەلا بە قیولە